کۆڕۆنا یان ڤایرۆسی کۆڤید-19 ئەو پەتا جیهانیەی تەواوی کوچە و کەلەبەرەکانی جیهانی گرتەوە. ژمارەیەکی زۆری هاوڵاتیانی لە تەواوی چین و توێژەکان لە بەردەوامی ژیان دوورخستەوە. وێڕای تێپەڕاندنی ئازارەکانی ئەو پەتایە بەڕادەیەکی زۆریش کاریگەریە دەرونیەکانی لەسەر دەرونی تاکەکان بەگشتی جێدەهێڵێت. کاریگەریەکە لەسەر دەرونی تاک بە پێی تازەترین توێژیرۆکە لە زانکۆی ئۆکسفۆرد کراوە لە دوای 90 ڕۆژە و کەسانەی تووشی کۆرۆنا بوون تووشی دڵەڕاوچەیە خەمۆچیە تێکچوونی یادگا بنەوە و هەروە باسیەوە شەکرێت لەواتێ و کەسانی کە تووشی کۆرۆنا بوون دوای چاکبوونەوەیان تووشی PTSD ینی هێدمەی دوای زەبری دەرونی ببنەوە کامانش کۆمەڵە گرفتێک و یاخود ئەگەر گرفتەکان چارەسەر نەکرێن ئەبن بە نەخۆشی دەرونی. ئەو توێژینەوە لەسەر کۆمەڵە خەڵکێکی زۆر لە زانکۆی ئۆکسفۆرد ئەنجام درراوە. ئێمەش لەگەڵ کۆمەڵە توێژەرێکە هەوڵی ئەوین بە کۆمەلگەیەکی جیاواز بە نمونەیەکی جیاواز توێژینەوەیکی هاوشێوەکەی بزانین ئەو کاریگەریانە چێبێت بە دڵنیا و کەسانی دوای تووشی کۆرۆنا بوون لە دوای چاکبوونەوەیان لەبەرەو ترسە دەرونی کە بۆیان دروست بووەوە ئەعلام ئەوە گەورەی کردبووە دڵڕاوشەیەکێکە لەو نیشانانەی کەوا لەلایەن هەیە و تا ماوەیەکی زۆر لەواتە لەلایەن نەمێنێ وەروە خەمۆچی وەروە لەواتێنێکیان تووشی OCD بن یاخود وازواسی ئەوەیەکەوە ئەوە نەجارە دەسە بشوە بێ بیستکە دەسە بشوێ بێ بەم شوازە دەسە بشۆی هەنە کەس لەواتێت ئەمە بەرەو OCDیان بەرێ بەرەو وازواسیان بەرێ کە کاریگەریەکی درێژخانی لەسەریانە بێ. دەروونناسان پێیان وایە کاریگەریە دەرونیەکان تەنها لەسەر کەسی توشبوو نەبووە بەڵکو لەسەر تەواوی کۆمەلگا بەڕادەی جیاواز ڕۆڵی هەبووە لە شڵۆژانی دەرونی و لە بیرچوونەوە و سڵکردنەوە لە بوونی مەترسی لە ناخی تاکەکان و کەمکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان کە ڕاستەوخۆ کۆمەلگا بەرەو گۆشەگیری و تاک بەرەو باوەڕ بەخۆ نەبوون دەبات دوجار کاریگەری لەسەر جستەی مرۆڤەکان دەبێت. خودی ڤایرۆسەکە لەوانەیە ئەوەندە ترسە دەرونیەی دروست نەکردی بیتن کە بەقەدەرەوەی کە کاریگەری جستەیی هەبوو بەڵام زۆر قسەکردن دەربارەی ئەو ڤایرۆسە و وانی شاندانی کە مەترسیەکی زۆرە لەسەر گیانی هاوڵاتی ئەوە وای کرد کە خەڵکەکان تووشی ترس و شلەژانێکی دەرونی زۆر ببنەوە بەوەی کە کۆمەڵێک گرفتی دەرونی بۆ کەسەکان دروست کرد بۆ نمونە تێکچوونی خەو هەستکردن بە دڵتەنجی قەلەقیەکی زۆر ئەوە وای کرد کە خەڵک زیاتر ئەو نیشانانەی لێ بەدەر بکەویتن. لەسەر ئاستی جیهان نزیکەی 100 ملیۆن کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوونە ڕۆژانەش ئاماری توشبووان لە هەڵکشاندایە لەگەڵ زیادبوونی ژمارەی توشبوانیش ژمارەی گیان لە دەستدانیش زیاتر دەبێت. وێڕای کاریگەریە تەندروستیەکان زۆرترین زیانشی لە ئابووری جیهانداوە. عوسمان کورسات نیوز چۆمان.